گفتوگۆکەین لەسەر شێوەزاری زمانی کوردی کە هەمیشە ئێمە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگ بووە هەم لە ناوەندەکانی ئەکادمی و هەل لە پەروەردەکردنی منداڵەوە هەر لە سەرەتای خێزانەوە تا چێتە بەر سیستەمی خوێندن چەند گرنگە بەو شێوە زمانە دایکەی کە هەمانە پەروەردەیکەین و دواتر بە شێوەیەکی ئەکادمی زمانەکەی پاراوتر بکەین و بتوانێت کەسێکی باش بێت لەناو کۆمەلگای و کەسێکی پێگەشتوو بێت و بتوانێت ئاستیکی ڕۆشنبیری باشی هەبێت. بەڵام لەم نێوەندەیەوە بەپێی قۆناغە جیاوازەکان و بەپێی ساڵ بە ساڵ هەست دەکەین کۆمەڵێک لە زمانی خۆمان کاڵبوونەوەی پێوە دیارە کۆمەڵێ وشەیکە تێکەڵی زمانەکەمانە بێ زمانەکەمان زۆرجار لە شێوەزارەکانی ترینە و زمانی خۆمانە تێنەگەیشتن هەیە. ئەی چۆن بتوانین گرنگی بەمە بین ئەمە لە ناوەندە ئەکادمیەکانەوە لە دەستگای میدیایەکانەوە و ئەتوانین ئێمە زیاتر گرنگی بەم بابەتانە بین. هەمیشە باسمان لەوە کردووە ئێمە لە سەرەتای خێزان و منداڵەکانمان بەچی گۆش بکەین ئەوە زۆر گرنگە و بە چۆنی خێنە بەر سیستەمی خوێندن و ئەوەی کە میدیا لە سەرشانێتی لە ڕێگەی کارکتەرەکانە و لە ڕێگەی زمانە جیاوازەوە چۆن ئەتوانێت زمانێکی پاراو ببەخشێ بە تاکەکانی ناو کۆمەلگا. گفتوگۆ لەسەرم بابەتانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد مەحری پرۆفیسۆری زمان و مامۆستای زانکۆ کە بەڕێزیانی سەر لە لای ئێمە میوانە. دکتۆر جان زۆر بەخێر بیت و بەیانی باش. دکتۆر گیان بەیانی باش بەخێر بێ. بەیانی ئێوە بینەرانتان باش. زۆر بەخێر بکەم جارژ لەگەڵتان دانیشت. ئێمە زیاتر خۆشحاڵ زۆر بەخێر بێ. زۆر کاتی کە لەگەڵمانە دانیشتیت و زۆر بابەتی لەسەر زمان و وشە سازی ئەم بەیانیە جیاوازتر یەکێ لەو پرۆگرامە تایبەتانی کە ئێستا دەستگای میدیای کورسات هەیەی زیتەڵا کە وەکو بەرنامەیەکی مناڵان بەڵام بەرنمەیەکی مناڵانی پەروەردەیی بەرنمەیەکی مناڵان کە هەمیشە بێتە خەندە بۆ سەر لێوی منداڵەکانمان و هەمیشەژە بێتە ئامۆژگاری بۆ سەر ئاستی ڕۆشنبیری مناڵەکانمان لە ڕێگەی ئەو زمانانەوە. لە ئێستا بەشی مناڵانی کورسات بەدەر لەوەی کە بە زمانی سۆرانی پێشتر پرۆگرامیان پێشکەشەکرد لە ئێستا بە خۆشحاڵیەوە بە زمانی کرمانجیش پرۆگرامەکە پێشکەشەکەن بگومان بۆ ئەوەی کە مناڵەکان سوود ببینن لەوەی کە چەندێک شارەزاییان هەیە لە زمانی سۆرانی کە بۆ زمانە قسە بکەن بە هەمان شێوەش بتوان شارەزاییەکی باش پەیدا بکەن لەوەی کە بتوان بە زمانی کرمانجیەکەش گفتوگۆ بکەن. جا بۆ ئەم مەبەستە زیتەڵەش لەگەڵمان میوانە سەرکۆ ئەمڕۆ. زیتەڵەگیان بەخێر بێت و سڵاو لێبێ. سڵاو لێ وەشدەنگ و باستان چۆنە بەیانیتان باش سڵاو لە میوانە ئازیزەکەش سڵاو لە مناڵە ئازیزەکانی کوردستانیش. بەخێر بێ سەرچاوان. بەخێر بێ زۆر خۆشحاڵین جارێکی تر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵمانای و من لێرە شۆ پێم خۆشە هەر لەگەڵ زیتەڵە یەکێکی تر لەو بێژەرە خۆشەویستانەی ئێمە کە لە بەرنامەی مناڵانەیە تەوار کە ئەویش هەمیشە لەگەڵ زیتەڵە هاوڕێن بەیەکەوە لەگەڵ منداڵەکانە. تۆ چی تەیە زیتەڵ بۆ تەوار ئەمڕۆ لەگەڵتانە؟ وڵا زۆر بیری یەکەم لەبەرەوەی ئێمە زۆر ڕاهاتووی کە هەمیشە بەیەکەوە بین هەمیشە بەرنامەکانمان لەگەڵ مناڵە ئازیزەکانە بەیەکەوە بێ. ئەمڕۆ کە لێرە نییە من هەست بە غەریبیەکە مەزانی لە دوێنەوە بینیوە بیریەکەی ئەرەوەڵا لە دوێنێ تۆزێکی تریە دەویست. زۆر باشە ئێوە هەر بەیەکەوە جوانجا بە بچینە لای دکتۆر. دکتۆر گیان بە دەستپێکی گفتوگۆکانمان بۆ دەست پێ بکەین کە ئێمە هەر لە سەرەتا و دەستپێکی خوێندنمانەوە بە زمانی سۆرانی ئەخوێنین شارزاییەکی باش ڕەنگە تا ڕادێکی باش لەم زمانەیە هەبێت هەر یەکێک لە ئێمە لە مناڵەکانمان کە دواتر فێری خوێندن ئەبن تا چۆن گرنگە هاوشێوەی ئەم دیالکتی سۆرانی کە ئێمە لەم ناوچەی خۆمان گفتوگۆی پێگەین گرنگی بە دیالکتەکانی تری زمانی کوردیش بدرێت لە نێوشاندا کە ئێستا بەشی مناڵانی کورسات بە شێوەزاری کرمانجی بەرنامەی مناڵانیان پێشکەشەکەن لە نێوشاندا گرنگی بە کرمانجی بدرێت. دان بۆ ڕاستیا بنین کە گفتوگۆکانی ئەم بەیانیەمان لەسەر مژارێکی ڕژد و چارەنووسسازە پێیوەست بە پێگەیشتنی مناڵەکانمانەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی تێگەیشتنەوە کە پەیوەندی ڕاستەوخۆ بە ئاوەز و بە هزرەوە هەیە. ئەو لایەنانەی کە بەرپرسیارن لە دنیای پێگەیشتنە من پێگەیشتن جیا ئەکەمەوە لە پەروەردە ئەخەمە دوای پێگەیشتن وەک لە دنیای پێشکەوتووە هەیە. من لە سیستەمی پێگەیاندن لە هەرێمی کوردستانە دوێم بە تایبەتی و لە عێراقیشا بەگشتی مژارەکە پەیوەندی بە چەند لایەنێکی سەرەکیەوە هەیە. لایەنی هەرە سەرەکییان دیارە
ئەنجومەنی وەزیران حکوومەت و دام و دەستگاکانێتی لایەنەکەی تریان ڕاگەیاندنە لایەنەکەی تریان دام و دەستگای یا دامەزراوەی هاوڵاتیانە لەوە داشم کسپۆ نازان بۆ ئاسایی ئەتوانی دکتۆر بۆ یەک لە گفتۆگەکاندا نەبڕێتوانی مۆبایلەکە داخل زۆر ئاساییە دەستە خۆش بە بەڵێ زۆر ئاساییە زۆر کاتوشی حاڵەتی واوی بێگومان، وازان تەلەفۆنەکان داخستەوە نا ئاساییە ئاساییە دکتۆر گیان بەڵێ نا ئاساییە ئاساییە. لە شاشە بۆ ئەگەر ڕێم بن با لە بەرپرسیارەتی سەرەکیەوە دەست پێ بکەین کە وەزارەتی پەروەردەیە بەڵێ لای ئێمە هەموو پێگەیشتن کراوە بە پەروەردە لە کاتێکە ئەبێ پەروەردە لە دوای پێگەیشتنەوە بێ ئەمەش هۆی بۆ ئەوە گەڕێتەوە کە بەرپرسیارەتی پێگەیشتنی نەوەکانمان خستۆتە دەست وەزیرێک و ڕاوێژکارەکانیەوە لە کاتێکە ئەبێ ئەنجومەنێکی باڵای پێگەیشتن هەبێ لە هەرێمە ئەم ئەنجومەنە باڵایە لە پرۆفێسۆرە بەتواناکان و لە ڕووی زمانەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی زانستەکانەوە ئەمانە بەرپرسیار بن لەگەڵ وەزیری پەروەردە وەزیری خوێنی باڵا و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو ئەمانە دێن پاش لێکۆڵینەوە لە بواری ئابووری لە بواری پیشەزازی لە وڵاتەکە کشت و کاڵە لە بواری کۆمەڵایەتیە هەموو ئەو شتانەی کە پێویستن لە هەرێمە لەسەر بنەمای ئەوە ڕشتەکان دیاری بکرن کە ڕشتەکان دیاری کران بۆ زمان ئەوە دیاری ئەکرێت کام زارە بووە بە ستاندارد کام زارە بووە بە فەرمی و دەستوری و دیوانی بۆ زمانە ئەخوێنرێت و ئەنووسرێت بۆ زمانە لە قۆناغەکان ئەخوێنرێت و کاری پێکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە ڕاستە کرمانجی ناوەڕاست کە ئێوە پێڵێن سۆرانی کرمانجی ناوەڕاست ئەو ڕۆڵە ئەبینێ بەڵام وەکو بەڕێستان ئاماژەتان پێیا ئێمە بە دروستی بە زانستی مامەڵەمان لەگەڵ کرمانجی سەروان نەکردووە مامەڵەمان نەکرد لەگەڵ کرمانجی سەروان نەکردووە لەگەڵ گۆرانیشان نەکردووە بۆواتە تا ڕادەیەکی زۆر بە ڕێگای چەوت ئێمە مامەڵە لەگەڵ ئەو دواناکەین لە کاتێکە بۆ چۆمسچی کە زانای گەورەی ئەم سەردەمەی ئێمە لە بواری زانستی زمانە ئەڵە زمان جانی نەتەوەیە ڕۆحی نەتەوەیە کەسێکی وەکو مایکل چایات کە بەرپرسیاری زمانە لە باڵاترین دام و دەستگای ئەمریکیە پتر لە 19 زمان بە تەواوی ئەزانێ یەکێ لەوانە زمانی کوردیە بە کرمانجی سەر و کرمانجی ناوەڕاستەوە ئەو پێشنیازی ئەوە کا بۆ ئێمە ئەڵێ لە هەرێما بۆ نمونە کە بە کرمانجی ناوەڕاست پێگەیاندن ئەکەین پێویستە کرمانجی سەرو لە قۆناغەکانی خوێندنا بخوێنرێت بە هەمان شێوەڵێ لە سەروی کوردستان و ڕۆژاوە کە بە کرمانجی سەروە خوێنرێت پێویستە لەوێش کرمانجی ناوەڕاست بخوێنرێت کەواتە چارەسەرجیە بۆ نییە ئەم هەماهەنگیە بۆ نییە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە ئێمە تێکەڵبوونێکی زمانمان نیە ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمەی کە بەڕێز ئاماژێ پێی کە من لێرە پێویستە ئەو شێوەزارە بخوێنم لە هەمان کاتیش لە لای باکوور پێویستە ئەو شێوەزارەی منیش بخوێن بەڵێ گرفتەکە لە ڕاستیە بە شێوەی سەرەکی بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێنی باڵاو لەگەڵ ئەوانشتا بەگشتی بۆ ئەنجومەنی وەزیران ئەگەڕێتەوە من جارێک شتەیەڵێم سیستەمی پێگەیاندن کە زۆر چڕ و ئاڵۆزە بەرپرسیارەتەیەکی چارەنووسسازە ئەمە نادرێتە دەست وەزیرێک و ڕاوێژکارەکانی وەکوتم بەرپرسیاری ئەمە پرۆفێسۆرە شارەزاکانن بەدەر لەوەی کە ئەو لێکۆڵینەوانە لە بواری ژیان و پێویستەکانی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی و فرە لایەن لە هەرێما ئەبێ لێکۆڵینەوەیان لەسەر کرابێ و ئەنجاممان لە بەردەسا بێ لەبەر ڕۆشنایی ئەوە ئێمە بڕیارەکانی خۆمان بین و کارەکانی خۆمان بکەین ئێمە هەتاوەکو ئێستا ئەوەی کە پەیوەندی بە کرمانجی ناوەڕاستیشەوەیە لە
هەرێمی کوردستانە وەکو بەرنامە هەمانە زۆر زۆر دوورە لەوە کە زمانی کوردی ناومێشتی خۆمان بێ ئێمە تەنانەت ئەو کارەشمان بۆ کەرمانجی ناوەڕاست نەکردووە ئەمە ئەو کارەشمان بۆ کەرمانجی سەرو نەکردووە کەواتە ئێمە ئەرچێکی زۆرمان لەسەر شانە و بەرنمەیەکی زۆرمان هەیە کە ڕێگە نەدراوە ڕێگەمان پێ نەدراوە ئەو بەرنامانە جێبەجێ بکەین با بێنە سەر ئەو لایەنانە بەدەر لە حکوومەت کە ئەمە ئەرچی سەرەکیەتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێنی باڵا لە چێوەی ئەو ئەنجومەنە باڵای پێگەیاندنە با بێنە سەر پەیوەست بە زمانەوانێ لایەنی خێزان ئێمە چۆن حکوومەت ئەرچێتی زمانی دایک لای تاکو و کۆمەڵی کورد خۆشەویست بکە نرخ و بەهای خۆی پێبات دایک و باوک و ئەندامانی خێزانیش لەسەر هەمان ئەرچیان لەسەر شانە بۆ نمونە ئێمە گلەی لە مناڵەکان و نەوەکانمانەکەن ئەڵێن ئەمانە ناخوێننەوە لە کاتێکە ئێمە نەبووینەتە هۆی ئەوەی کە ژینگەیان بۆ ئامادە بکەین بەو شێوەیە کە تێگەیشتنیان بۆ خوێندنەوە هەبێت حەز لە خوێندنەوە بکەن ئەمە بە چییە کرێ یەک هەر لە مناڵیەوە دایک و باوک ئەبێ بە زمانی گەورە گفتوگۆ لەگەڵ مناڵەکانیان نابکەن زمانی کەسی کامەڵ ئەوەی کە ئێمە پێڵێن تا ڕادەیەکی زۆر ستانداردی کوردی ئەو زمانەی کە زمانی ئەکادێمیە ئەو زمانەی کە زمانی ئاسایی ئاخاوتنی ڕۆژانە نییە بە زمانێکی کەسێکی کامەڵ لەگەڵ مناڵەکانە بدوێ پاشان ئەو مناڵەکە ئەبرێتە ناو جێگاوە چیرۆکی بۆ بخوێنرێتەوە ئەو چیرۆکەی کە خوێنرێتەوە ئەبێ لەبەر دەسابێ بەواتە وەکو چیرۆکی جۆ ئاگردان نەبێت تەنها جێڕانەوە بێ مناڵەکە هەچکا کە چیرۆکەکە نووسرا و ئەخوێنرێتەوە بەمە مناڵەکە هەم لەگەڵ خوێندنەوە ڕائەهێنرێ هەم لەگەڵ ئەوە کە خۆشی لە زمانی دایکی بینێ لە ڕێی چیرۆکەکەەوە بەدەر لەمە هەر لە ناو خێزانە پێویستە چۆن ئێمە کە گفتوگۆ لەگەڵ یەکتریاکەین گوێ لە یەکتریەگرین گوێ لە قسەکەرە گرین تا لە قسەکانی ئەبێتەوە ئەمجا قسەکەین بە هەمان شێوە گوێ لە مناڵەکەشمان بگرین مناڵەکە بزانێت تێ بگات کە ئێمە بایەخ بە قسەکانی ئەین کە ئێمە بایەخ بە گفتوگۆکەی ئەین ئەبێ بزانێت کە گفتوگۆکانی ئەو کە ئاخاوتنە بە زمانی دایکی گرنگە پڕبایەخە بە نرخە لەم ڕێگەیانەوە ئەیانهێنی سنەسەر ئەو ئەندەینە ناو ئەو دنیایەوە کە دنیای زمان و خوێندنەوە تێگەیشتنە بەدڵنیایەوە کە تۆ لەگەڵ مناڵەکەت گفتوگۆ کرد مناڵەکەت بە ئاخاوتنێکی جوانی کوردی ڕەسەن گفتوگوی لەگەڵ تۆ کرەگەر تۆ دەستخۆشی لێ بکەی پاڵپشتی بکەی بێگومان ئەوش زیاتر هاندانێکە بێ بۆی کە بتوانێت زیاتر بۆ زمانە گفتوگۆ بکە مامۆستاگیان درێژە بۆ گفتوگۆکانمانە دەین بەس بە پرسیارێکیش لە زیتەڵەی هاوڕێی ئێمە و هاوڕێی مناڵانیش بکەین لە ئێستا زیتەڵە ئەوترێکە بەرنامەی مناڵان بەشی مناڵانی کورسات زیتەڵە بە زمانی کرمانجیش پێشکەشەکە ئەگەر باسێکمان لەمە بۆ بکەی ئەو بابەتانێکی ئێوە لە بەرنمەکەی خۆتانە پێشکەش بە مناڵانی ئەەکەن بە کرمانجی زیاتر بابەتەکان چین لەکەیا پێشکەش بە مناڵانەکرێ بۆی مناڵەکانیش سودمەند من لێ سپاس وەکو خۆتان ئاگادارن کەناڵی کورسات هەر لە سەرەتای دروستبوونیەوە گرنگێکی زۆری بە زمانی کوردیاوە بە شێوەزارەکانی بە زمانی کوردی ڕەسان خۆی بە کولتوری کوردی بۆیە لەم پێناوەیە زۆر هەوڵیاوە و زۆر ڕێگەی گرتوۆتە بەر یەکێک لەوانە ئەلفبێ کوردیە کە هەر لە سەرەتای دروستبوونی کورساتەوە گەربیرتان بێت لە ساڵانی زوو لە ماوەی مناڵان ئەلفبێمان هەبوو کە بە شێوەی کرمانجی و بە شێوەی سۆرانیە بوو خۆشبەختانە ئێستا ئێمە دووبارە نوێمان کردوێتەوە لەگەڵ ئەو وانانەی کە لە قوتابخانەیە خوێنێ ئێمە دووبارە ئەوانەمان هێناوەتەوە سەر شاشە پاڵپشتە بۆ خوێندن بۆ ئەو مناڵانەی کە ئەیان نەوێ زیاتر فێر بن ئەیان نەوێ لە ماڵی شەوە سەیری وانەکان کەن و وانەکان تێبگەن ئێمە دووبارە بە شێوەی کرمانجی و بە شێوەی سۆرانی هەمانە ڕۆژانە لە کاتی ماوەی مناڵانە ڕۆژی شەممان سەعات
پێنج بەڵێ. کرمانجیە ڕۆژاری سێشەممەش هەر سەعات پێنج بە دواوە زمانی سۆرانیە ئەمە زۆر گرنگە بۆ مناڵان تەنیا بۆ مناڵانی کوردستان نا بۆ مناڵانی دەریشەوە لەبەرەوەی ڕەنگە خۆتان باش بزانن مناڵان لە دەرەوە ئەوەنە گرنگی بە زمانی کوردی نایە بۆیە ئێمە لەو پێناوەیە هەوڵمان ناوە کە زۆرترین سوود بە مناڵان بگەێنین بە بێجی ئاوازی خۆتە زانی ئێمە لە کورسان ئیش بۆ ناوچەیەک ناکەین ئیش بۆ تەواوی کوردەکەین لە هەر شوێنێکی کوردستان لە هەر شوێنێکی جیانە بن بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە مناڵان زیاتر گرنگی بە کولتور و بە زمانی کوردی بن بۆ ئەوە باوەی مناڵانی کورسات هەمیشە هەوڵیاوە بە تەواوی زمانەکان بەرنامە بکە و بە بێجی ئاوازی مناڵان تێبگەێنێ دەستی خۆش بە سپاس بۆ تۆ بە هیوایەوەی کە هەمیشە مناڵەکان هاوڕێی تۆ بن و بتوانن سوود لە ئامۆژگاریەکان و بەیەکۆک و هاوڕێیانە کۆمەڵی بابەت لەسەری قسە بکەن و گفتوگۆ بکەن و دڵخۆشیش بن پێی زۆر سپاس دکتۆر من پێم خۆشە باسێک لەوە بکەین کە ڕاستە گرفتەکان هەر لەسەر چاوەکەی و دەست پێکە هەتا کۆمەڵە لایانی تریش هەوڵ بین کۆمەڵێ بابەتی کە هەیە وەکو ئەو کارکتەرانەی کە باسی میدیا بکەین کە بۆ منداڵان ڕۆژانە بەرنامەیەکی تایبەتە بێ یاخۆچێتە ناو خوێندنگاکانەوە بەو زمانەی قسەی لەسەرەکەین ئێستا مەترسیی گەورە لەسەر مناڵانی ئێمە هەیە ئەوەیە کە بەداخەوە لەوانەیە بۆ چوونی بەڕێستان من حەزەکەم قسە لەسەرم بابەتەکەی منداڵی خۆمانە جارێ زمانە کوردیەکەی باش پاراو نەبووە بە زۆری خێنە ژێر زمانێکی تر لە خوێندنگەیەکی ئالی و پارەشی بووین ئەمە وەکو چاولێکەری ئایا ئەمە بۆتە گرفت بۆ سەر زمانی کوردی خۆمان تەواوی سیستەمەکە پەیوەست بەم بابەتەوە کە بەڕێز لێ ئەدوێ چەوتە چەوتێکەشی بۆەوە گەڕێتەوە کە هەموو ئەم لایەنانە بە دەستور و یاسا ڕێگەخرێن دەستور ڕێ نادا لە شارێکە کە بە زمانی دایک ئەخوێنرێت کە زمانی دایک بۆ بە زمانی دەستوری و دیوانی پێی ئەخوێنرێت زمانێکی بیانی بکرێتە زمانی خوێندن بەدەر لەوەی کە لە قۆناغەکانی خوێندنە ئەو زمانە بیانەی دوای ئەو لێکۆڵینەوانەی کەوتم لە بواری کۆمەڵایەتی و ئابووری و فرەلایەن لەسەر هەرێم ئەکرێت چی بخوێنرێ و چی نەخوێنرە ڕشتەکان چی بن بەدەر لەوە کە زمانی ئینگلیزی ئێمە بە پێویستمانزانیوە لەمڕۆ لە قۆناغەکانی خوێندنە بخوێنرێت ئەبێ بڕیار بدرێت چ زمانێکی تر پێویستە ئێمە لە هەندێک ڕشتەی ترە لە زانکۆکانە بۆ نمونە بخوێنرێ ئێمە لە ڕاگەیاندنا پێویستمان بەوەیە ئەو کەسەی کە ڕاگەاندنە خوێنێت لەگەڵ خوێندنی ڕاگەیاندنا زمانی کوردی بخوێنێ لە بەشی کوردیە ئەمجا زمانی بیانی هی دەوروبەری خۆمان عەرەبیە بە شێوەیەکی سەرەکی کە پەیوەندیمان لەگەڵیانایە فارسیە کە پەیوەندی ڕاست و خۆمان هەیە تورکیە ئەمجا بچین بۆ دەرەوەی ناوچەکەی خۆمان کە زمانی ئینگلیزیە ئەمانە ئەبێ بەلایانی کەمەوە یەک دوانێک لەمانە ئەو کەسەی ڕاگەیاندن ئەخوێنێ خوێندنی ئەم زمانانەی هەبێت ئەمە پەیوەست بە ڕاگەیاندنەوە وەکو بەشێکی تایبەتی بەڵام پەیوەست بە قوتابخانەوە ئەبێ بە دەستور و یاسا ڕێکخرابێ کە لە هەرێمەکەی ئێمە لە شارێ پارێزگایەکی وەکو سلێمانیە قوتابخانەیەک بەتەنەها بێت بۆ خوێندن بە زمانی ئینگلیزی زانکۆیەک هەبێ بەتەنها بخوێنێ بە زمانی ئینگلیزی نەک چەندین زانکۆی هاوڵاتیان کە ئێوە پێڵێن ئەهلی زانکۆی هاوڵاتیان بکرێتەوە و هەرێکان بە ئارەزوی خۆی بە زمانێک و بە سیستەمێکی تایبەت بە خۆی یا بە سیستەمێک کە گونجێنراوە لەگەڵ سیستەمی خوێندنی زانست و لێکۆڵینەوە لە هەرێمی کوردستان گونجێنراوە بەوە کار بکرێت بەواتە ئێمە ڕێخستنەکانمان تاو نییە کار بە دەستورەکە ناکەین وەکو خۆی پێویستە ئەمە لە ئەنجومەنی وەزیران ڕێکخرابێت ئێستا ناکرێت لە هەولێرە کە پایتەختە ئەم هەموو زانکۆیە هەبێت لەوێشەوە بڵاوێتەوە بۆ شارەکانی تر هەمووشی بە زمانی بیانی بخوێنێ لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە کە خوێندنی قۆناغی بنەڕەتی کە پۆلیەکە تا ئەگاتە نۆی سەرەتایی لە ڕاستیە خوێندن بە زمانی بیانی لە تەک خوێندنەوە بە زمانی دایک
ناکرێت لە پۆلی یەکەوە دەست پێ بکات ڕەنگە لە پۆلی پێنجەوەی پێنجی بنەڕەتیەوە وەکو جاران یا ڕەنگە لە پۆلی شەشەوە دەست پێ بکات بۆ چونکە ئەبێ مناڵەکە یەک بە گەنجی وشەکانی زمانی دایکی بناسیێنرێت بە ڕێزمانی زمانی دایکی بناسیێنرێت بە ئاخاوتن و بە دەنگ و بە تەوژم و ئەوەی کە پێڵێن ئەکسێت بە ئاوازی زمانەکەی دایکی بناسیێنرێت بەواتە ئەبێ شارەزا بێ لە زمانی دایکە ئەمجا ئەی بێ بەرە و زمانێکی تر ئێمە لێرە وەکووتم لەسەرمانە بەر لە زمانێکی بیانی خوێندنی کرمانجی سەرروو لە لای ئێمە لەگەڵ کرمانجی ناوەڕاستەکە بەرنمەیەکی خوێندن بێت وەکو داوا کراوە و منیش بە پەسەند دێزانم. باش جا دکتۆر هەنە جاریش هەن وەکو هەمومان ئەمە ئەبینین ئەم بابەتە ئەبینین وشەی بیانی زۆر هاتۆتە نێو گفتوگۆکانی ڕۆژانەی خۆشمانەوە هاتۆتە نێو زمانی کوردیەوە زۆر کاتیشکا لە هەنێک کەس ئەپرسی بۆ ئەم وشانە بەکارێنی ڕەنگە بەهانەکەی ئەوە بێ بڵێ لە زمانی کوردی خۆمانە ئەم وشەیە نادۆزمەوە یا خود نازانم بەم وشەیە ئەوترێکی بە کوردیە ڕەسەنەکەی خۆمان ناتوانرێت لە دیالکتەکانی تر سوود ببینرێ بۆ ئەوەی ئەگەر بۆ نمونە ئێمە کە بە سۆرانی گفتوگۆکەن ئەگەر وشەیەکمان بۆ نەدۆزرایەوە کە بە کوردیە ڕەسەنەکە چی پێ ئەوترێت بتوانین لە دیالکتەکانی تر سوود ببینین و بێنە نێو زمانەکەی خۆمانەوە. زۆر سوپاس دەکەم بۆ ئەم پرسیارەت هیوادارم بیرم نەچێ بەڵام بە ئەو بابەتەی تر تەواوکەم ئەویژەوەیە کە دایک و باوکان لە هەرێمی کوردستانە لە ڕێی سیستەمە چەوتەکەی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاوە کەوتونەتە ئەو هەڵەیەوە وا تێگەن ئەگەر مناڵەکانیان بە زمانی ئینگلیزی نەخوێنن سبەینێ کە خوێندنیش تەواوکەن پیشەیەکیان دەست ناکەوێت کارێکیان بۆ ژیان دەست ناکەوێت لە کاتێکە ئەمە سیستەمەکە بردوونی بەم هەڵا بۆ چونکە ئەوانەی کە ئەخوێنن من ئاماژەم بە ڕاگەاندندا کەوتم پێویستە لەسەریان ئەم خوێندانە تاوکەن لە هەموو ئەوروپا بەو شێوەیە کەسێک کە یاسا تەواو ئەکات یاسای بە زمانی دایکی خوێنووە بەڵام بۆ ئەوەی پیشەیەکی دەستکەوێت لە دوای تەواوکردنی یاسا 2 ساڵ زمانی ئیسپانیە خوێنێ یا زمانی فەڕەنسیە خوێنێ ساڵێ لە فەڕەنسا لە ئیسپانیاژی بۆی زمانەکە بە تەواوی بزانێ ئەو کاتە لە بواری یاسا لە پەیوەندیە بێ لە کارێکە کە بازرگانیە لەگەڵ ئیسپانیا لەگەڵ فەڕەنسا ئەمە بۆ زمانی ئینگلیزیش بە هەمان شوەیە کەواتە وەزارەتی خوێنی باڵا ئەبێ ئەمە بکا بە دەستور بیکە بە یاسا بیچەسپێنێت ئەو کەسانەی کە ئەیانەوێت خوێندنیان لە ئەنجامە بۆ پیشەیەک بێ کە پیشەکە پەیوەندی بە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هەیە بە بەغاوە بۆ نمونە بە خواروی عێراقەوە بێ ئەبێ و کەسانە بچن زمانی عەرەبی بخوێنن ئێمە لەسەرمان نییە لە قۆناغەکانی خوێندن فێری زمانی عەرەبیان بکەین ئەوە بەرنامەیە کە لە هەموو دنیا سەرکەوتوو بۆ کاری پێکرێت بۆ ئەمەی بەڕێزیشە دیسانەوە ئێمە زۆر جار من لەوە ئەدوێم ئەڵێم ئێمە تاوەکو ئێستا لە سا پێنجی ئەوەی کە لە قۆناغەکانی خوێندنە لە سا پێنجی زمانی کوردی خۆمان ئەین بە مناڵەکانمان خەڵکی باوەڕی بەم قسەی من نییە بۆ چونکە ئێمە هەموو زمان ئەوەی کە وەکوتم چۆمسچی پێڵێ ڕۆحی مرۆڤ ڕۆحینەتەوە گیانینەتەوە هەمووی لە مێشکایە هەمووی لە فەرهەنگەکە فەرهەنگەکەش لە مێشکمانە بۆواتە لە ناو مێشکمانە گەنجینەی وشەکان هەیە لەگەڵ هەر وشەیەکە هەچی زانیاری پەیوەست بە وشەوە هەیە لە ناو زمانەکەی دایکمانە لەوێ تۆمار کراوە لەوێ هەڵگیراوە کاتێک ئێمە ئەدوێن پەنا ئەبێنە بەر ئەو وشانە بە هەموو ئەو زانیاریانەوە ئێمە ئەو فەرهەنگەمان لە مێشکمانە دەرنێناوە بیخێنە سەر کاغەز کە دەرمان نێ نابێت بێتمانە سەر کاغەز وەکو ئۆکسفۆرد ئینگلیزی وەکو دوودنی ئەڵمانی ئەو کاتە ئێمە نازانین ئەو ئاخاوتنەی ئێمە پشتی بە چی بەستووە پشتی بە سەلیقەی ئێمە بەستووە کە زانست نییە
کە بەرهەمی لێکۆڵینەوەی زانستی نییە کە بەرهەمی ئەو وشانە و زانیاریەکانی وشەکانی ناومێشکمان نییە لەبەرەوە هەڵەیەکی زۆر ئەەکەین لەبەرەوە وشەکانیش ئەوانە نین کە ئێمە ئەبێ بیان زانین بەڕێز فەرموود لێتە پرسن جددی چییە بە کوردی لە کاتێکە سیرەکەی لە زارێکە یا شێوەزارێکە وشەیەک هەیە وەکو ڕژ کە بەرامبەر بۆ وەستێتەوە یا لێ دەپرسن تەتابق و متابقەی عەرەبی چییە کە ئەویش پەیکاڵە ئەمانە هەموو لە مێشکمانە هەن هەڵگیراون لە مێشکا ئەنجا ئەوەی کە هەیە فەرهەنگی تاکە کەس هەیە فەرهەنگی من لە ڕێی خوێندنەوە و لە ڕێی نووسین و لێکۆڵینەوە ڕەنگە لە فەرهەنگی و لە گەنجی وشەکانی ئێوە زەنگینتر بێت بەڵام ئەگەر بیر بکەینەوە ئێمە بین وشەکانی کرمانجی سەرموو کرمانجی ناوەڕاست وشەکانی گۆران بە هەورانی و زازاوە هەموو ئەمانە لە مێشکمانە دەربێنین کۆی کێنەوە چ فەرهەنگێکی لێ دەرەچێت ئەم فەرهەنگە ئەبێ بە بنەما بۆ زمانی خوێندن لە هەموو قۆناغەکانی خوێندنە بۆواتە مناڵێک لە قۆناغی بنەڕەتیا بێت دوان بنەڕەتیا بێت کابێ بە مێر منداڵ و ئەچێتە زاندزگا گەنجێکی وشەی پێیە کە ئەمڕۆ مامۆساکان ڕەنگە پێیان بێت یا ڕەنگە پێشیان نەبێت کەواتە ئێمە مناڵەکەمان لە زمانی خۆمانە وەکو گەنجێک گەنجینەیەک پێگەینین لەم ئاوەزمەندی کورد هەیە بەواتە عەقلیەت و مێنتالیتی کورد هەیە باوەڕ بفەرمونون ئەوەی ئێمە کۆمەڵێکی کشت و کاڵین ئەوەی باپیرانی ئێمە کە جوتیار بوون کە لەو بوارە کاریان کردووە ئەو وشانەی ئەوان دایانناوە کاتێک کە لیان ئەکۆڵینەوە کە دەریان ئەهێنین وەکو خۆیان ئەو کاتە ئەزانین ئەمانە چۆن پێیان بە دنیا بردووە درکیان بە دنیا کردووە چەند بەهای هەبووە چۆن وشەکانیان بۆ ئەم شتانە داناوە یەکێ لە گەورەترین زاناکان ببورن خوا دکتۆر لەگەڵەوەی کە بەڕێستان بە شوێکیش پێی من پێم خۆش بۆ پرسیارە بکەم لە زیتەڵ جۆمان لە دکتۆرە کە باسی زمانی کوردی و شێوەزارەکانەکە تۆ ڕۆژانە لەگەڵ منداڵانە گفتوگۆکەیت و قسان لەگەڵاکەیت تا چەند هەوڵت داوە ئەگەر منداڵێک جوابی پرسیارێک وەڵامی پرسیارێکی یایتەوە ئەگەر وشەکەی وشەیەکی کوردی نەبوو بۆی ڕاستکەیتەوە جارێک نا دوو جار نا بۆ پێکەنینەوە بەخۆشیەوە بۆ ئیتر لە ئەو وشەیە لای مناڵەکە بمێنێتەوە و بەردەوام بێت لە بەکارهێنانی تۆ چەند کار لەسەرم بابەتاکەی ڕاستە سەرکۆیجان دەست خۆش ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە چوینەتە هەر قوتابخانەیەک یان هەر گوندێک هەر شارۆچکەیەکی کوردستان هەوڵمان ناوە بەو پەڕی توانامانەوە بە تەواوەتی بە زمانی کوردی قسە بکەین لەبەرەوەی پێمان خۆش نییە مناڵان بە زمانێکی بیانی جگە لە زمانی دایک قسە بکەن و ئاخافتنمان بۆ بکەن زۆر جارە چینە قوتابخانەکان پرسیارەکەی سیرەکەی مناڵەکە بە زمانی بیانی جوابێتەوە یان کە پێڵێن گۆرانیەکمان بۆ بڵێ گۆرانیەکی بیانیمان بۆڵێ ئێمە بەڕێگەیەک هەوڵمان ناوە کە مناڵەکە پێی ناخۆش نەبێت و دڵی نەشتێ بۆی ڕاست بکەینەوە وای لێ بکەین کە گۆرانیەکی کوردیمان بۆ بڵێ یان کە لە بری ئەوەی کە بە وشەی یەس و نۆ و نازانم ئەم شتانە بەکاربێنێ بە بەڵێ بە نەخێر بەو شتانە وەڵاممان باتەوە خۆتە زانی ئەو زۆر گرنگە بۆ ئێمە پێش وەکو بەڕێزکاک دکتۆر وتی و ئێوەش باستان کرد زۆر گرنگە بۆ ئێمە گرنگی بین بە زمانی ڕەسەنی دایک لەبەرەوەی لە هیچ شوێنێکی ترا من نەبیستووە بێتکە لە زمانی ڕەسەنی خۆیان بە زمانێکی تر گفتوگۆ بکەن بۆیە گرنگە بۆ مناڵانی ئێمەش بەو زمانە شیرینە قسە بکەن لەگەڵمانە یان ئێمە قسەیان لەگەڵا بکەین کە هەر لە مناڵیەوە فێری بووین و کە لە ناوەندەکانی خوێندن گرنگی پێدرێت زۆر باشە زیتەڵە ئامۆژگاری تۆ بۆ مناڵەکان چییە کە ئێستا لە ئەلفوبەی کوردیە بە دیالێکتی کرمانجیشتان بۆ زیاد کردووە ڕەنگە مناڵەکان زۆربەی کات زۆر کۆشش نەکەن ڕەنگە زۆر گران بێ بەلایەنەوە بڵێن ئێمە خۆمان کۆمەڵە کۆشی تایبەت بە خوێندنی خۆمان لەسرە ناتوانین لە هەمان کاتە گرنگی بۆش بدەین کە فێری دیالێکتێکی تر لە زمانی شیرینی خۆمان ببین ئامۆژگاری تۆ چیە بۆ مناڵان بە شێوازێکی گشتی ڕاستەکە ئێمە زۆر کار ئاسانیمان بۆ کردو نەزانی
ئێمە بۆ شێوەی قوتابخانە نییە بۆ نمونە کە تۆ هەوڵەکە بە تەواوەتی لەسەر خۆت بێت و خۆت هەوڵبەی فێربی دواتر لە دوای مامۆساوە. ئێمە لە ڕێی دوو هاوڕێ خۆشەویستمانەوە هەوڵمان ناوە کە هەردووانەکە بە زمانی کرمانجی و بە زمانی سۆرانیش بە شێوەزاری کرمانجی و سۆرانیش بۆمان تۆمار کردوون کە ڕۆژانە وەکو پێم وتن لە کاتی ماوەی مناڵانە پەخشەکرێ. دواتریش ئەگەر کاتیان نەبوو لەوێ بیبینن زۆر ئاسانە. ئێمە یوتیوبێکمان هەیە کە یوتیوبی مناڵانە کورتسات کیدس ئەتوانن دووبارە لەوێ سەیری کەنەوە. بەڵێ کورتسات کیدس کە تایبەتە بە ماوەی مناڵانی کورسات هەموو بەرنمەکانی تایە هەموو وانەکانی ئەلفبی تایە کە ئەو پاڵپشتێکی زۆر ئاسانە بۆیان. ئێمە وامان لێ کردوون کە حەز بە وانەی کوردی بکەن نەک تااقەتیان لێ بچێ ئەمە نەبوومان ئاسان کردوون. زۆر باش خۆش بێت سپاس بۆ تۆ دکتۆر کاتەکەمان بەرەو کۆتای ڕۆبەس حەزم کردم پرسیارە بەڕێستان پرۆفیسۆرن حەزم کردم پرسیارە هەم بۆ خێزان هەم بۆ ناوەندە ئاکادمیەکان زۆر گرنگە تا چەند خێزان و ناوەندە ئاکادمیەکان ڕۆڵیان هەیە لەسەر ئەوەی کە منداڵ زمانی پاراو بێت. زۆر جار ئێمە منداڵەکانمان لە سیستەمی خوێندنە بە زمانێکی کوردی جوان بەڵام کاچێتەوە ماڵەوە دایکەکە باوکەکە هەمتی کۆمەڵێک وشە و کۆمەڵە زمانی جیاوازتر بەکارێن مناڵە سەر لێ شێوانێکی لا دروستە بێت. لێرەیە تا چەند گرنگە لەگەڵ سیستەمی خوێندنەوە لێپرسینەوەی خێزانی هەبێ منداڵە چی فێر بووە و ئەمان کاتیشا لە سیستەمی خوێندنیشدا ئەم منداڵە لە ماڵەوە چی فێرە بێت بۆ ئێرە. ئەمە تا چەند هاوکارە بێ کە کەسێکی تەندروست و باش بخاتە ناو کۆمەلگاوە لایندێ. پێوەست بە ڕوونکردنەوەکانی کێسە پێشکەش کران بەگشتی من زۆر بە پەلە لەسەر ئەمە دوێم اینجا وەڵامی بەڕێزت دەدەمەوە. بەردەوام دەربڕین هەیە وەرگر هەیە. دەربڕینەکە لەلایەکەوە بەدەمە یان بەنووسینە. وەرگرەکەش جۆگرتنە یان خوێندنەوەیە. ئێمە زۆر گرنگە وەکو وەزارەتی بەرپرسیار لەمە کە ڕەچاوی ئەمە بکات. زۆر گرنگە لە ماڵیشەوە کە ڕەچاوی ئەمە بکرێت. بەواتە کەسێک کە بۆ مەدوێ گوێی لێگرم کەسێک کە شتێکم بۆ خوێنێتەوە گوێی لێ ئەگرم بۆ ئەوەی لێ تێ بکەم کە دێنە گەشتم یا تێگەشتم گفتوگۆی لەگەڵا بکەم. کەواتە ئەم دوو بەرامبەرە بەرامبەر بێک وەستاونەتەوە تەواوکەری تێگەیشتنن لە ژیانە. بەدەر لەمە ئەبێ ئێمە پشتکەینە پەروەردە. کاڵێم پشتکەینە پەروەردە ڕوو بکەینە پێگەیشتن. ئێمە مناڵ فێر ناکەین نەوەکانمان فێر ناکەین ژنگیان بۆ ڕەخسێنین خۆیان فێر ببن. کەواتە ئێمە فەرمانیان بەسەرا ناکەین ئێمە داوایان لێ ناکەین کە شتەکان لەبەرکەن بەواتە دەرخیکەن. ئێمە ئەویان بۆ ڕەخسێنین کە خۆیان تێبگەن. لەبەرەوە لە ناو ماڵیشا لە ڕاستیە بە دوواداچوون هەیە نەک لێپرسینەوە کە بوو بە لێپرسینەوە ئەبێ بە فەرمان ئەبێ بە گلەی لێکردن ئەبێ بەوەی کە مناڵەکە بە جۆرێک لە جۆرەکان هەست کات کە ئەشکێنرێت. ئەمە لە ڕاستیە چەوتە ئەوەی کە پێویستە لە وەزارەتی پەروەردەوە ئەبێ کار بۆ ئەو کرێ. ئێمە پێڵێن ئەکادێمیای زمان ئەکادێزمای زمان بەشێکە لە ئەنجومەنی وەزیران بەشێکە لە باڵاترین دەستگا بۆ دانانی فەرهەنگی کوردی بەشێکە لەوەی کە ئەو گەنجینە وشەیە وەکو خۆی دەرێنێت. فەرهەنگمانە بێ بۆ مناڵان بۆ زمانی مناڵان فەرهەنگمانە بێ بۆ ئاکادێمیەکان فەرهەنگمانە بێ بۆ زانست بۆ میدیا بۆ ڕاگەیاندن فەرهەنگمانە بێ بۆ هەمووی. ئەو کاتە لە ماڵەوە دایک و باوک ئەو فەرەنگەی کە لەبەر دەستیاتی بۆ ئاخاوتنی مناڵان سوود لەو فەرەنگە بینێ. مامۆسا لە قۆناغی بنەڕەتیە سوود لەوە بینێ. مامۆساکان لە دوا بنەڕەتیە ئەگەڕێنەوە بۆ ئەو فەرەنگە. ئێمەش کە کتێبەکانی خوێندندا ئەنین بۆ هەموو ڕشتەکان بۆ زمانە بۆ زانستە بۆ کیمیا فیزیا بۆ پزیشکە ئەندازیاریە هەموو پشت بۆ فەرەنگانە بەستین. فەرهەنگی ئەکادێمی و فەرهەنگی ئاخاوتنی
باڵا بۆ هەمومان دێتە ئاراوەکە هی ناو مێشکمانە. بەڵێ. ئێمە لێرایە کە بە هەمومان ئەتوانین مناڵەکانمان پێگەینین. دایک و باوچێکی بەسە زمان ئەگەر ئەکادێمی بێ یا کەسبکارێکی ناو بازار بێ ئەمەی لە بەردەسانە بێ گلەیی چی لێ بکەین گلەیەکە ئەبێ لە ئێمەی زانا بکرێت لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بکرێت لەو کەسان لەلایەنە کە بەرپرسیارن. تەنها بەیەک لایەن چارەسەر ناکرێت بەڵکو بێ هەموو بەیەکەوە دەست لە ناو دەست هەوڵ بدرێت تاوەکو بتوانرێت کە زمانێکی پاراوی ڕەسەنی کوردی خۆمان و مناڵەکانمان خۆمان بە شێوازێکی باش گفتوگۆی پێ بکەین. دکتۆر گیان دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە جوانانە سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی و هەروە دەستخۆشی بۆ هاوڕێمان زیتەڵا کە ئەمڕۆ لەگەڵمان بوو.